هفته جورو برهمین جدا دناوا کارگاه خجی خانم لشار باجر لسلیمانیه تین دروست کرن. یکم جاره کارگاه خجی خانم پنیر هولندی دروست کرد. کارگاه براند کردی خجی خانم لسلیمانیه دمیدین کردستان رو داوی دا ببینن. دناوا سروشت کردستان داو تایبت لنافچه شارباجر لسلیمانیه کارگاه بر همین شیرمنین خجی خانم هاتیه آوا کرن. براند خجی خانم ده سال 2010 هات دیتن. کاری دماغ 14 سالان دا به یک جه براند نافدار دوباره بر همین جهویری تن درست کرنو بر همین شیرمنیان. به دهان و بصدان جه بر همین شیرمنیان ناوا امول و مارکتن مدا لطوای کردستان تن فروتن. لأویگه لباجار سلیمانی جده اش برکو ام بحثا یک جه براندن کردی خج خانم تایبت دبار شیرمنیان ده لسلیمانی کاریه همویان بدنگ بگه و ببه یکم دبوار شیرمنیان ده گنجن سلیمانی دناوا کارگاه خجی خانم ده بر همین اوهاین شیرمنی دناوا بازار کردستان و سلیمانیان ده بلاف کرینه و کارینه ببن نمبر یک دناوا باجاری ده افجاد برنامه میدین کردستان ایجار ده بینرین ما امی نیشانی هوا بدین کاچاوا لکارگاه خجی خانم پنیر هولندی و بدهان ججورندن یعنی بر همین شیرمنی به دستن کروکچن باجار سلیمانیه و شارباجر تین درست کرن افجا گل ما بن کارگاه شیرمنین خجی خانم ده سال 2019 ده لسروبر 10,000 متر دوجا هات آوا گرن. نهاجی بش دوام جی کارگه لدو فستاندردن کارگهن شیرمنیان تید درست کرن. دەستپێکردنی کارگەی خەجی خانم ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2010 لەو کاتەیە چەند برادەری بووین بڕیارماندا دەستکەین بە ئیشینان و پاش ماوەیەک پەرەماندا بە ئیشەکە و بەرهەمی زیاتری وەکو نانی تیری و نانی هەورامی و کولێرە و ناوەشکەن و ناوساجی بەرهەمی خۆماڵی زیاد بکەین. و ئەو دوای سەرکەوتنێکی باش لە ناوشاری سلێمانی بەتایبەت و دەنگدانەوەیەکی خەڵک لەسەر خواستی بەرهەمەکانمان هەستاین بیرمان کردەوە لەسەرەوەی کە بەرهەمی سپیایی بە هەمان شێواز خواستێکی زۆر باشی لەسرە لە شاری سلێمانی بەتایبەت ئەوە بوو سێرچ و گەڕانمان کرد لەسەر ئەوەی کە لە چ منتیقەیەک ئەم بتوانین ئەم پرۆژەیە بکەینەوە و بتوانین شیری خۆماڵیمان دەست بکەوێت. پاش سێرچێکی باش لە منتیقەی شارباژێر بەتایبەت ئەو بوو لە گوندی قشلاق بەڕووبەری زەویەکمان دۆزیەوە بەڕووبەری 10,000 متر دووجا توانیمان کارگەیەکی سەرەتا بچووک دروست بکەین و خۆشبەختانە شیرێکی لەو کاتەیە تقریبان 300 بۆ 400 کیلۆ توانیمان پێی بکەین لە چواردۆری کارگەکە و دواتر ئیشەکەمان لە بەرچاو خەڵک و بەرهەمی زیاتر بۆ مشتریەکانمان بەرهەمهێنا وەکو بەرهەمی خۆماڵی وەکو ماست و دۆ و ماستاو. بدهان جورن ماست و پنیر و دو آو ماست و قیماق و برهمین دن کجه شیری تن درست کرن اف کارگه برهم دینه.
مسیح کرو کچن گندن دوروبری کارگه و باجار سلیمانیه ده ناوا وی کارگه دا کار دکن. نزدیکی 400 کارگر جبو براند خجی خانم لسلیمانی کار دکن. ئێمە وەکو بەشی بەرهەمێنان لە کارگەی شیرەمەنی خەجێ خانم پێک هاتوین لە 18 کارمەند ڕۆژانە 6 تەنگ شیرمان لە کێڵگەکانەوە بە فرێشی بۆ دێت دەکرێت بە بەرهەمە سروشتەکانی خەجێ خانم کە 25 بەرهەمە ئەم 25 بەرهەمە ماستە شیرە دوێیە پەنیرە سیرێژە و ئەمانە چەند جۆرێکیان لێ دەبێتەوە تقریبان باومی دەکاتە 75 ئایتم و ئێمە ڕۆژانە لە توانامانجا هەیە 12 تەن شیر لە کێڵگەکانەوە وەربگرین و بیکەین بە بەرهەمە سروشتەکان و بیخەینە بازاڕەوە و ئەوەی کە جێگەی زۆر دڵخۆشی ئەوەیە کە ئێمە بەرهەمەکانمان بە سروشتی دێت و بەبێ بە کوالەتی کۆنتترۆلی تەواودا تێپەر دەبێت و هیچ بەرهەمێکمان لە کوالەتی کۆنتترۆل دەرناچێت پێشەوەی بچێتە بازارەوە بە کوالەتی کۆنتترۆڵاڕات اینجا چێتە بازارەوە شیرەکەمان کە لە کێڵگەکەەوە بۆ هات لێرە فەحس و شتی تایبەتی خۆی هەر هەمی بۆ دەکرێت و چەند جۆر فەحسمان هەیە کە دوای ئەو فەحسانە ئەنجا لە کوالەتی شیرەکە دڵنیا بووین داخل بە کارگە دەبێت و پاشان عملیاتەکانی کوڵاندنی بەسەرادێ و دەکرێت بە بەرهەمە سروشتەکانی خەجەخان. روزانه 4 بو 5 تونن دو و آف ماست بجورن خواه 2 تونن ماستی و 205 کیلوین پنیر کردی و هلندی اف کارگه برهم دینه. سه جهن تایبت جبو برهمن براند خج خانم لباجر سلیمانی هنه دیزاینن وان هر سه جهان جی الدوف کلپور کردی هاتین دیزاین کرن. وجگە لەو بەرهەمە شیرەمەنیانی کە وەکو خۆماڵی ئێمە بەرهەممان هێناوە هەستاوین بە زیادکردنی چەند بەرهەمێکی تازە بۆ هەرێمی کوردستان و بۆ کارگەکەمان ئەویش کە بە شێوازی ئەکادیمی سەردانی دەرۆمان کردو خۆمان فێری شێوازی دروستکردنی پەنیری هۆڵندی کردووە و خۆشبەختانەی سەر ناو کارگەکەمان ئەو بەرهەمەمان بەدەست دەکەوێت و وەکو دۆش کە ڕاستە لە پێشووترا شویت و قەزوان و ئەم جۆرە شتانە بەکار هاتووە بۆ ناودەوە بەڵام وەکو یەکەمین کارگە ئێمە بووین کە بەرهەممان هێنا لە هەرێمی کوردستانە و دوا ئەوەش بەمەشەوە نەوەساین هاتین گەت دەستمان کرد بەوەی کە بەدەر لە فرۆشگاکانی خۆمان هەستاین بە تەوزیعکردنی ئەم بەرهەمانە بەسەر شاری سلێمانی و چواردەوریە بۆیە خۆشبەختانە ئێستا دەنگدانەوەیەکی زۆر باش لە خەڵکەوە بمانەگەڕێتەوە و سەرکەوتنێکی زۆر باشمان بەدەستێنەوە. روزانه کارگه شیریج 15 گوندن نزدیکی کارگه وردگره. کارگاه خج خانم 28 برهم جدا دروز دکه اوجی دبن 7 آیتم. بینر میتی کردستانه ادناوا کارگاه خج خانم دا جوره که برهمی آنکو پروداکت کی چت کن راستی سرانجام گلک راکشا از بارم سرانجا زورینا خلق سلیمانی جی راکشا او گلک بطام و خوشه اف میکسانه اندی بینین اف تکلانه جی قیزوان کردینه کزانا کردی و هر وصا شویتا گیاکب ناوی شویت و گله اف هرسیکا بکنه ناویک دا اوها دقن ناف دا دوف دا کارمند الفيدري يانكو كاتشن ما الفيدري السر افان بطلن هني بارفا ديكن ودوف دا دبن هلا برامانينه ودو اتخنت ناف دا انكو تيكال دبيت وكو فيلتي وكو اندبينن اوها تيتا تيكال كرن ودوف دا ددن بشي فيلينجه ابي اميري وامر دست که پردکه اشتکی گلک بطامه راستی من گلک جهاز ذکر چونکه هم چیر خمالیه هم دویک خمالیه هم اف
مادن هنه وکو کزوانا کردیه شویتا کردیه گلجا کردیه همو خمالی همو جو سروشتی میکز دبه و تاما که گله که خوش ده تمام دمه ده من بسیار جه برادر این کارگاهی کرد و دی گله که تندرستی شه بو مروان افجا اوین 240 ملی لتری چید کن و هر وصا دیکن یک لتر و 200 ملی لتر دخنن ویدا دو جورا یعنی کمشین بجیم دو قباره هیا و دوف دا دخن اتناوا بشه آماده کرنه و پر کرنه دا ات روزانه دکارن هیا 15,000 دیگه 20,000 اجه هر دو دانات البی داری اتین برامانی اتناوا خجه خانم دا تشت خوش اوه همو تشتک فریشه همو تشتک الدوف ساندردن ناف دولتی و ین خمالی ین تندرستی دچن تمام دمیده بری هر پروداکت کی hazır de kualitiya و فريشيا انكو سروشتيا برها من خاركم اف تشتاجي دل من گلک خوش کرد یکم جاره کارگاه خجه خانم پنیر هلندی بناو گودا جشیر خمالی انکوی کردستان درست دکه اف پنیر گرام بهایه یک قالب وان جوره پنیران دیگه 10 کیلوگرامان و هیا $300 امریکی اف پنیره تفروتن ئێمە وەکو کارگەی شیرەمەنی خەجەخانم تاکە کارگەیە لە عێراقدا کە هەستاوین بە بەرهەمهێنانی پەنیری گەودای هۆڵندی ئەم پەنیرە چەند هەنگاوێکی هەیە بۆی بەرهەم بێندرێ سەرەتا ئێمە لەناو کارگەیە شیرەکە وەرەگیری یەکەم شار ئەچێتە مختەبەر کە تاو پشکنین تاوی بۆ کراوە ئۆکەی درا کە ئەم شیرە باشە بۆ بەکارهێنان داخلی ناو کارگەیەکەین و ئەیکوڵێنین لە پلەیەکی دیاریکراودا چکە ئەبێ ئەو شیرە بکوڵێندرێ بووی هەنێ میکرۆب هەیەی نەمێنێ دوای ئەوە بۆ شپلەی کە پێویستمانە دای ئەنین و هەوێنی پەنیرەکەی تێ ئەەکەین دوای ئەوە تقریبان 30 دقەیەک 40 دقەیەک بەجێ هێڵین دوای ئەوە بۆ بە پەنیر وردی ئەەکەین کە دوای ئەوەی وردمان کرد ئەیکەنە ناو قەڵبی تایبەتەوانێ لەم قاڵبەشە دوای ئەوە پرێسی سەردانین بۆی هیچ ئاوێک لەو پەنیرایان نەمێنێ بە دوای ئەوە ئەهێنینە ژوورێکی ئاو هات تایبەتەوە چکم ئەبێ پلەی گەرمی و ساردی ژوورەکە جێگیر بێت لە هەموو شوێنەکان نادواندرێ هەڵبگیرێ لە ئاوێکی تایبەتی خۆیان دای ئەنین 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ لەو ئاوایە دای ئەنێن و دوای ئێوە لەسەر ئەم تەختانە دای ئەنێن بۆ ئەوی وشک بێتەوانێ کە تەواو وشک بۆ ئێوانێ ئامادەی بۆ ئەوەی کە کەڤەرێکی لێ بین و ببێ بەم شێوازە سوودی ئەم کەڤەرە ئەوەیە کە ئەم پەنیرە بۆ مودەی 3 ساڵ بۆ 6 ساڵە هێڵێتەوانێ کاتێککە ئەم کەڤەرەی پێوە نەبێت هەوا لێ ئێ لە پەنیرەکە و احتیمالی خراپبوونی زیاترە بێ ev cure penîrî dikare heya 8 salan bimîne û bêzê de bûna maddeyên parêzer di nava şêrî de. Rojane ev kargehe dikare 200 daneyên 10 kîloyî ji vî cure penîrê Holandî durust bike. Beşê quality control lê kargehê têsên xwe li ser hemû şîrê tê kargehê û berhemên kargehê encam dide pêş biçit nava bazaran de. ئێمە وەکو کارگەی شیرەمەنی خەجەخان تەنها و تەنها ئیدەسەر شتی فرێش دەکەین وەکو بۆ تاقیگە کە بەشی گرنگی کارگەکەیە ڕۆژانە ئەشیانە کە داغڵی معمەلە بن کە لە چوادۆری معمەل و لە حەق لێ دوورەکانی وەکو هەڵەبجە دێبمان لە بەشی تاقیگە هەموو پشکنانە کە پێویستن بۆ شیر فەحسی بۆ کرێ بەتایبەتی لە ڕووی فیزیایی کیمیایی بۆ شیرەکە کە کیمیایی زۆر گرنگە بۆ ئێمە وەکو ترشی شیرەکە پاشان پێکهاتی چڕی شیرەکە و چەوری شیرەکە تەڕی فیزیایی شیرەکەشەوە تام و ڕەنگ و بۆنی شیرەکە لە ئێمە زۆر مەبەستە پاش دوای ئەوەی کە هەموو تا فەحسانێک کە بۆ شیرەکە کرا داغلی بەرهەم دەبێ بەبێ هیچ فەحسێکشی داغلی معمەل نابێت و هەچ کاتێکیش ئەو بەشتێکی ئێمان لە شیرەکە نەبێت و ترشی و چەوری شیرەکە و چڕی شیرەکە نەبوو شیرەکە لە ئێمە ڕەمزە وەرناگیر. کارمندên xecê xanim ji berhemên brandên xwe dilxweş in. Her wiha bi dirustbûna kargehan li navçeya wan bi zêdebûna delîvên karî ew dibînin.
من ناوم بهارە خەڵکی شەمساوم لە شار باژێر تەمەنم 20 ساڵە و من لە کارگەی خەجە خانم کار دەکەم زۆر خۆشم بۆی کە لێرە کار دەکەم و سەرەتا کە هاتم هیچ ئەزمونێکمنەوە بەڵام ئێستا ئەزمونێکی باشم پێیا کردووە ئێمە ڕۆژانە لێرە ماست دوو قەیماق پەنیر دەکەین و من نبینم خەڵک لە بازاڕەکانە ئەیکردن چێژێکی باشی لێوەرەگرم من زۆر خۆشم بۆ چکا من نەزانم بە چ خاوێنێک دروستەگرێت من کە ناوم دیلانە خەڵکی گوندی واشم تەمەنم 20 ساڵە ماوەی 4 مانگە لە ناو کارگەی خەجەخانما کارەکەم زۆر خۆشم بە بوونی کارگەکە کە لە ناوچەکەیە هەیە و هەلی کاری بۆ گەنجان گەڕستووە هیوادارم کارگەی زۆرە بێ لە ناوچەکە چونکە هەتا کارگەی زیاتر هەبێت گەنج ئەتوانێت زیاتر کاری پیا بکە هەلی کار زیاتر هەبێت بۆ گەنجان و ئێمە ڕۆژانە لە کارگەی خەجەخانم بە شیری سروشتی کارەکەین و بەرهەمەکانمان هەمی فرێشن و خواگوخایانی لە پێشنی کارەکانمان خۆشبەختانە لە ئێستاە کێڵگەیەکی بەرهەمێنانی شیر بە ڕادێکی زۆر باش کراوەتە لە هەرێمی کوردستانە بەس ئێمە هیواخوازین کە ئەم کێڵگانە پەرە پێ بدرێن و زیاتر بکرێنەوە چونکە بەحقات توانای کارگەی ئێمە کەپەسیتی هەتاکو 12 تن لە شەو ڕۆژەکە ئەتوانێت بەرهەم بێنێ بۆ بەرهەمە شیرێمەنیەکان و ئێمە بەرهەمەکانمان ئەگەر بێت و لە کێڵگەی زیاتر لە هەرێمی کوردستانە بکرێتەوە ئێمە توانین ئەو بڕەشیرێکە پێویستمانە بەدەستی بێنین و بەرهەمەکانمان زیاکەین و ڕەوانەی چواردەوری سلێمانی و دەروی سلێمانیشی بکەین. ئەف کێڵگەها نەجمەدینە یا بەرهەمهێنانە شیری فرێشە لە قەزا خۆرماڵ نزیک هەڵەبجە. نەهان لە کوردستانê کێڵگەهên ئەوهاتên دروستkirin هەیە بکارن şîrê firêş ji bo kargehên şîrmeniyan şîrî binêrin. Di nava vê kelgehê de 300 çêl hene û her yekê ji wan jî rojane dikare heya 35 kîlên şîrê firêş berhem bîne. Anko rojane kelgeh dikare heya 10 tonên şîrî berhem bîne. لە ساڵی 2021 دەستمان کرد بە بەرهەمهێنانی شیر و پرۆژەکەمان پێکهاتووە لە 4 قاعە کە قاعە سەرەکیەکەمان ڕووبەرەکەی 6000 متر دووجایە و لە ئێستادا 300 مانگای شیردت لەخۆ دەگرێت کە هەر مانگای ڕۆژانە 30 بۆ 35 کیلۆ بەرهەم دێنێت کە ڕۆژانە 3000 بە باشترین ئامێری پێشکەوتوو دەدۆشتێن هەر لە تاقیەکەی خۆمان و دوو پشکینی سەرەکی بۆ دەکرێت کە ئەویش چەوری و پرۆتینە کە چەورێکی باش لەخۆ دەگرێت و چاورێکی 4.5 هەر ئەمە ژوای کردو لە بازارەکانی هەرێمی کوردستان خواستێکی زۆری لەسەر هەبێت و ڕۆژانە چەندین کۆمپانیان شیرمان لە دەگوازنەوە کە یەکێک لەو کۆمپانیانە خەجەخانمە. Niha xwast li ser şîrê firêş zêde bûye. Ev kêlge jî dixwaze çêlên xwe heya 2500 çêlan zêde bikin. Ankul wî demî wê bikarin 8 tonên şîrê firêş berhem bînin. پلانی خەرجەخانم لە ئێستاە دەستمان کردو بە گەورەکردنی کارگەکەمان و لە داهاتووە بەرنامەمان هەیە کە ستۆپ بە بەرهەمی شیرەمەنی هاور دەبێنین و هەلی کار زیاتر بڕەخسێنین بۆ گەنجانمان و بتوانین بەرهەمەکانمان ڕەوانەی ناوەڕاست و خواروی عێراق بکەین و بەرهەمی زیاتر بەرهەم بێنین لە کارگەکەمان. Brandên Kurdî di buwarê şîrmeniyan de û taybet ewên şîrê firêş bikartînin mîna xecixanim, ramîfar û zom û mirwarî dixwazin berhemên siruştî xômalî
بکند ناوا بازارن کردستان ده و هفریکه که بتوند گل براندن بیانی ده ناوا بازاران ده بکن افجی میدین کردستانه افجیل کردستانه هاتیه برمهنان